بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لمانجي بربركتي رمضان دا مانجي قرآن، شهر رمضان الذي أنزل فيه القرآن. برزم با لخزمة قرآن دابين لزنجي لباسي آقادار با بيدلن مسلماني خوشويز آقادار با ئەم قورئانە کە کەلامی خوای پەروەردگارە و لە ئاسمانەوە هاتووە بە سەرزەوی، دەستی هیچ مرۆڤێکی تێدا نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنی بە ئەمانەتەوە بە جوبریلی ئەمینە بۆی هاتووە، ئاوا بە ئەمانەتەوە بە ئومەتەکەی گەیاندووە. تەنها کتێبێکە لەسەر زەویدا پارێزراوە قورئانی پڕبەرەکەت و بەخششە. هیچ وشەیەک نییە لە قورئانە کە بەڕووکەش تەماشای دەکەی ئەم دوو وشانە وەکو یەکن، بەڵام لە ناوەڕۆکە ئەم دوو وشانە وەکو یەک نین. لە قورئانە هەر وشەیەک مانای سەربەخۆی خۆی هەیە. دوو وشە هەیە لە قورئانە لە مانەدا لە یەک نزیکن، وشەی ئەلحەق وشەی ئەلعەدل، بەڵام هەر یەکەیان بە مانای تایبەتی خۆی هاتووە. خوای پەروەردگار باسی قیامەتمان بۆ دەکا. یەکێ دەپرسێ باشە بۆچی لە قورئانە ئەوەندە باسی قیامەت هاتووە؟ لەبەر ئەوەی زۆر زەرورە بەڕێزان، زۆر زەرورە هەر یەکێک لە ئێمە بەردەوام بیری قیامەتی خۆی هەبێ. بۆیە قورئانەکەش کە دەخوێنێەوە ئەوەندە باسی قیامەتی تێدایە. یەکەمیان بۆیە خوا باسی قیامەتی بەو زۆرێ لە قورئانا کردووە بۆ دڵنەوایی بۆ مەزلوم، بۆ دڵنەوایی مەزلوم کە ڕۆژێک هەیە حەق و ڕاستە. خوا لە قورئانە لە سوورەتی غافر ئاەتی 17 دەفەرمێ لا ظلم اليوم، ئەی ستەم دیدە، ئەو کەسەی ستەمت لێ کراوە، ئەی مەغدور، هیچ کە دڵتەنگ مەبە. دنیا هەر ئاوا نابێ، ئەم زاڵ مستەمکارانە هەر لەسەر کار نابن. ڕۆژێک هەیە کە قیامەتە، لەو ڕۆژەدا لا ظلم اليوم، هەرچی زوڵم و ستەم بێ نامێنێ. هەمومان ئاواتمان دنیایەکی دادپەروەر و عەدالەتە، واللهی ئەوە لە قیامەتا دەیبینی هەرچی ستەم بێ نامێنێ. لا ظلم اليوم، و مەزانە دار و دەستەی بێبڕوایان و خوانەناسان و ستەمکاران ئاوا کۆشکیان هەر ڕازاوە و ئاوا دەسەڵاتیان هەر بەهێز دەبێ. ئەی ستەم لێ کرا و دڵت خۆش بێ، ڕۆژی قیامەت هەیە، حەقی خۆت بەخوا بسپێرە، تۆڵت بۆ دەکاتەوە. دووەمیان ڕاستڵەکاندنی زاڵم. ئەی زاڵم، ئاگادار بە دنیا هەروە ڕوون نابێ. ڕۆژێک دێ لا ظلم اليوم، ستەمکاریەکانت کۆتاییان پێدێ، هیچی تر ناتوانانی ستەم بکەی. هێز و دەسەڵات و چەک و سیلاح لێ دەکرێتەوە. ئێستا ڕابسڵەکێ بە ئاگا وەرەوە، وەرە حەقی مافخوراوان بدەوە هەتا لەسەر دنیادای، وەرە لە بینی خۆشت و خواشدا داوای لێبوردن بکە، تەوبەیەکی نەسوحی بکە، با بەڕووی سوورەوە بچێەوە دیوانی پەروەردگار. ئەوە حیکمەتەکەی ئەوەیە کە خوا ئەوەندە لە قورئانە باسی ڕۆژی قیامەت و باسی پێشهاتەکانی قیامەت و باسی ناوەکانی قیامەتی بۆ کردوین. هەروەها دووەمیان تا لە ژیانی دنیادا فێرمان بکە چۆن لەگەڵ یەک ڕەفتار بکەین. بەڕێزان دیقەت بدەن، خوا باسی ڕۆژی قیامەت دەکا، باسی تەرازوی و ڕۆژی قیامەتە، کەچی دەرسێک گەورەکە ئەوەیە پێمان دەڵێ ئەی دادوەرەکان، ئێوە کەسانی کەوا لە بینی خەڵکا سوڵح و سەڵاحەت دەکەن، فێر بن، مەحکەمە دەبێ ئاوا بکرێ، لە مەحکەمەی خوایی کە لە قیامەتا دایدەنێ ئێوە فێر بن. با دوو ئاەتی قورئان وەرگرین کە وشەی حەق و عەدلیان تێدایە. خوای پەروەردگار لە سوورەتی یونس ئاەتی 54 دەفەرمێ وەلەو ئەن لكل نفس ظلمت ما في الأرض لافتدت به وأصروا الندامة لما رأوا العذاب وقضي بينهم بالقسط وهم لا يظلمون. ڕۆژێک دێ ئەو کەسانی کە ستەمکارن. جاستەم قورئان تەفسیری قورئان دەکاتەوە. سێشت هەیە ستەمکاریە. یەکەمیان کوفر، والکافرون هم الظالمون، هەر کەسێک کافر بێ گەورەترین ستەمکارە. مشرک، إن الشرك لظلم عظيم، هەر کەسێک شتێک بکاتە هاوتای خوای پەروەردگار ئەوە زۆر ستەمی گەورەی کردووە. زوڵمیش ستەمکردن لە خەڵک بە زمانت دەستدرێژی بکاتە سەر مافی خەڵک، سەر کەرامەتی خەڵک، سەر ڕێزی خەڵک، سەر شکۆی خەڵک، ئەوەس تۆ زاڵمی. زاڵم هەرم کار بەدەستانین بەڕێزان، من و تۆش زۆر جا زوڵممان کردو بە زمان کەسایەتی خەڵکمان ڕوشاندووە، بە کۆمێنتێک، بە لایکێک، بۆی کە لە فەیسبووکەکەت لەسەر خەڵکە شتێک فڕێ دەدەی و تۆش پشتیوانی کەسێک دەکەی کە سوکایەتی بە کەسێک دەکا و بەڵێی بۆ دەکەی، لایکی بۆ دەکەی، تۆش دەچێ ڕیزی ستەمکارانەوە ئاگادار بە. هەروەها بە خواردنی ماڵی، بە خواردنی داگیرکردنی مڵکەکەی و سامانەکەی و ئەرزەکەی. ئەو ڕۆژە ئەوانەی کە ستەمکارن دەڵێن ما فی الأرض لافتدت به، بەخوا ئەم سەرزەوێ هەر هەمووی هی من بێ، ئەی کەمە بەڵاژێڕی خۆم و بەس خوایە ڕزگارم بێ.
وأصروا الندامة ئای خوای گیان کە پەشیمانین ئێستا پەشیمانی خۆمان ناتوانین پەشیمانیەکانمان دەرببڕین شەرمەزارین ڕۆژێک بوو دەمان گوت منەتمان بە قیامەت نییە دەبا خوا غەزەبمان لێ بگرێ پەنا بە خوای پەروەردگار وقضي بينهم بالقسط بەڵام خوای پەروەردگار سبحان الله هێندەدات پەروەرە ئەم ستەمکارانە لە کافر و لە مشریک و لەوەی کە ئازاری خەڵکی داوە مافی خەڵکی خواردووە خوا لەو قیامەتەشە بالقستی نەک بە عەدل یعنی بە ئەو پەڕیدات پەروەری بە ئەو پەڕیدات پەروەری خوا دادگای کافریش دەکا وهم لا يظلمون یەک ستەمیشیان لێ ناکە ئەزانی ئەمە باسی قیامەتە بەڵام بە حاکمی سەر زەوی دەڵێ ئەگەر ئەو کەسەی هاتە بەردەمی مەحکەمەکەت هاتە بەر دادوەریەکەت جەنابی حاکم گوێ بگرە گوێ لە قورئانەکە بگرە قسەی بە خۆت وتبوو قسەی بە دەسەڵات وتبوو قسەی بە حکومەت وتبوو ئەبێت تۆ بالقستی بە ئەو پەڕیدات پەروەری دادگای لەگەڵا بکەیت ها ئەمانە لە دنیادا قسەیان بەخوا وتبوو نەعوذ بالله هاوبەشیان بۆ خوا بڕیاردا بوو کافر بوون بە رب العالمین کەسی خوا دەفەرمێ من بە ئەو پەڕیدات پەروەری تەرازوی دادیان بۆ دادەنێم وهم لا يظلمون خوا دڵنیاشیان دەکا ئەوەی ستەم بێ لەو کافرەشی ناکا لە دادگای قیامەتە عرستان دەکەم قورئان چەند وردە ئەی حاکم تۆش ئاگادار بە جەنابی حاکم بە ئەو پەڕیدات پەروەریەوە لەگەڵ ئەو کەسەیە کە لە ناو مەحکەمەدا قسەی بە خۆت وتووە زەڕەیەک ستەمی لێ نەکەی زەڕەیەک لە یاسا و قانونەکە لامەدە و تەرازوەکە لارمەکەوە ئەمە دەرسی یەکەم کەواتە لەگەڵ کە ئەفرا خوای پەروەردگار چی بەکارهێنا القسط دووەمیان ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون بەڕێزان دیقەت بدەن سوورەتی ئەز-زومەر ئاەتی 68 بۆ 69 پەروەردگار دەفەرمێ ئەو ڕۆژەی کەوا ئیسرافیل فووی کرد بە ئەو بۆقەدا کە بەدەستیاتی شتێکی بەدەستەوە فووی پێدا دەکا فەصەعیقە هەرچی هەیە لە زەویدا یعنی هەمووی دەشڵەژێ هەمووی دەبورێتەوە هەمووی لە ناو دەچێت ئەوەی کە لە ئاسمانەکان ئەوەی کە لە زەویدایە فصعق من في السماوات والأرض إلا من شاء الله إلا ويك پروردگار خوي دان هيليتوا ثم نفخ فيه أخرى دوای جارش كفوي پیدا دکاتوا فإذا هم قيام ينظرون هميان هەڵدەستنەوە هەموو خەڵک لە قەبرەکانیان دێنەوە دەرەوە جاوم بینەکەی چەندە پەروەردگار خۆی دەزانێ وأشرقت الأرض بنور ربها لو کاتەدا خۆر نەماوە لو کاتەدا مانگ نەماوە لەو کاتەدا ئەستێرەکان نەماون وأشرقت الأرض بنور ربها زەوی مەیدانی مەحشەر بە نور و ڕووناکەی الله سبحانه وتعالى کە هەر خوا خۆی دەزانێت چۆنە هەمووی دەدرەوشێتەوە هەمووی ڕووناک دەبێتەوە ووضع الكتاب ئەمجا کتێب دادەندرێ دەفتەری ئەعمال دادەندرێ وجيء بالنبيين هەموو پێغەمبەرانی خوا دەهێنرێن والشهداء هەموو شەهیدەکان هەموو شاهیدەکان وقضي بينهم بالحق سيدي قد بدن لێردا بالقسط نییە يعني بالحق وهم لا يظلمون خوای پەروەردگار بەدات پەروەری بەحق لێرەدا بەحق بەڵام لە سوورەتی یونس فەرمووی بالقسط حق بۆ مسلمانان و ئیماندارانە القسط ئەو پەڕیدات پەروەری بۆ کافرانە وهم لا يظلمون ستەم لە هیچ کەسێک ناکرێ بەڵام بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن هەموو عەرزەی جەنابتان دەکەم تکاتان لێ دەکەم ئەگەر قورئانتان خوێندەوە دوو وشە لەسەری بوەستن ئێستا کەسێک دەڵێ باشە ئەم دوو ئاەتە وەکو یەکەن وقضي بينهم بالقسط وهم لا يظلمون وقضي بينهم بالحق وهم لا يظلمون لە سوورەتی یونس بە شێوەیەکە لە سوورەتی زومەر بە شێوەیەکە یەک وشەیان فەرقە القسط لەگەڵ الحق بە کوردی و بە پوختی عەرزتان کەم چێژ لە قورئان وەردەگری ئەگەر ئاوا شارەزای قورئان بی تامی لێ دەکەی ئەویش ئەوەیە خوا لەگەڵ کافراندا ئەو پەڕی عەدلە القسط لە عەدلیش گەورەترە بە ئەو پەڕیدات پەروەری وەهم لا یظلمون ستەم لە کافریش ناکە تۆش بەڕێزەکەم لەگەڵ ئەو کەسەی کە نەیارتە جەنابی حاکم لەگەڵ ئەو کەسەی کە نەیاری دەسەڵاتەکەتە تەنانەت ژوێنی بە خۆت داوە لە دەرەوە ڕقل لێیەتی لە کاتێکا کە چوویتە مێزی دادگا وەرە لە قورئانەوە فێر بۆ عەزیزم جەنابی حاکمی بەڕێز بە ئەو پەڕیدات پەروەری لە بینی خەڵکا حکم بکە ئەوانەی کە نەیارن ئەی خوا بۆ ئەوانەی ئیماندارن بە قسط بە ئەو پەڕیدات پەروەری حکمیان لەگەڵا دەکا بەڕێزان نەخێر ئەی چی لەگەڵ دەکا بالحەقی حەق ئەوەیە چاکەکانی بۆ زیاد دەکا
لە هەندێک لە خراپەکانیشی چاوپۆشی دەکات. سبحان الله خوا چەند بەڕەحمە لەگەڵ ئیمانداران. لە قیامەتە چاکەکانت یەک بە یەک ناداتەوە، چاکەکانت بۆ زۆر گەورە دەکا، لە زۆری خراپەکانیش ئابڕوون نابە لە بەرچاوی خەڵکا، چونکە تۆ لە دنیادا شەرمت لەخوا کردووە، لە بەرچاوی خەڵکا خراپە نەکردووە، بێ ئابڕوویت پێ عەیب بۆ خوا لە قیامەتە ستر دەکاتەوە جارێکی تر. وهم لا یوزلمون، ستەمیش لە کەس ناکرێت. ئێستا مایەتە باسی قیامەتی کرد. من عرضتان دەکەم هەموو جار پێم وتون لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە هەروەها لە بەرنامەی ئاگادار بە قورئان کە باسی قیامەت دەکا، دەرسی ژیانمان فێر دەکا. بیستوتە ئەوە؟ بەڵێ بیبینە. خوای پەروەردگار بە حاکمەکان دەڵێ بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی ئاگادار بە تایبەت بە حاکمە بەڕێزەکانە. حاکمە بەڕێزەکان دیقەت بدەن، ئەبێ سوڵتە هەبێ خەڵکی منع بکات لە ستەم، لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی دادگاوە. لە قیامەتدا کە ڕووناچی ڕۆژ نەما. بەڕێزان لە قیامەتا کە عەرزم کردن ڕۆژ نامێنێ، مانگ نامێنێ، ڕووناچی ئەستێرەکان نامێنێ. لە قیامەتا کە ڕووناچی ڕۆژ نەما، خوا نوری خۆی دێنێ و زەوی پێ ڕووناک دەکاتەوە. ئاەتەکە فەرمووی وأشرقت الأرض بنور ربها. ئەزانن ئەمە چی بە حاکمەکان و بە دادگاکان دەڵێ؟ ئەڵێ لە ناو دادگادا خراپەکار ڕووناچی زەوی لێ بڕاوە. چاولێ کابرای خراپەکار کە لەسەر تاوانێک گیراوە ئەبرێتە ناو قەفەزەکە و بەرامبەر بە جەنابی دادوەر ڕادەگیرێ، هەرچی ڕووناچی ئەم سەر زەوێ لێ قەدەغەیە. ئەبێ خوا پێمان دەفەرمێ لەم ئاەتەوە فێرمان دەکات دەبێ هەست بکات هۆڵی دادگا ئارامە، ئەبێ هەست بکات هۆڵی دادگا ڕووناکە، هێمنە، سەلامەتە، ترسی لەسەر نییە. ئەبێ بینای مەحکەمە پڕ بێ لە گوڵ و گوڵزار، لە ڕووناچی، لە بۆنی خۆش، لە ئارامی، لە پۆلیسی هێمن و لە سەرخۆ بەڕێز. لە باسی قیامەتەوە باسی دادگای دنیات بۆ دەکا. کاتێک خوا دەفەرمێ ڕۆژ و مانگ و ئەستێرەکانم نەهێشتن، ئەی لەو تاریکستانەدا خەڵک حەشر بکرێن نا وأشرقت الأرض بنور ربها. کابراش کە دەچێتە دەرگای مەحکەمە، ئەچێتە ژووری بە مەحکەمە لە بەردەمی دادوەرایە، ئەم دنیای ڕۆشنی لێ تاریک بووە، لەودی و شیشەکانەوەیە. ئەبێن ناو هۆڵی مەحکەمە و بەردەمی دادوەر، ئەو دادوەرانە بەرپرسن، ئەبێ هۆڵی مەحکەمە ڕووناک بێ، ئەبێ هۆڵی مەحکەمە و بەردەمی دادوەر هیچ ترسێک لەسەر ئەو تۆمەتبارە نەبێ، بە ئەو پەڕی ئازادی دیفاع لە خۆی بکە، بە ئەو پەڕی ئازادی بتوانێت پارێزەر بگرێ. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. وڵات بە سیستەمی دادوەری ئەوە پێش دەکەوێت. خوا دەفەرمێ من لە قیامەتە ستەم لە هیچ کەس ناکەم، کە مانگ و خۆرەکانم لابردووە نورە ڕوونور و ڕووناچی خۆم هێناوە. ئەبێ ناو مەحکەمە ئەو پەڕی چراخان بێ، پڕ لە گوڵ و گوڵزار بێ، زمانی حاکم شیرین بێ، وریا و چالاک بێ. وهم لا یوزلمون، بە تۆمەتبار بڵێ دڵنیات دەکەم کوڕی خۆم، دڵنیات دەکەم کچی خۆم، ئەوەی ستەم بێ لە تۆ ناکرێ. یەقینت هەبێ ستەمت لێ ناکرێ. خوا بەو عەزەمەتی خۆیەوە ئێمە بەم هەموو لاوازی و گوناهی خۆمانەوە دەچینە حزوری خوا بە کافرەکە ژوا دەفەرمێ وهم لا یوزلمون، بە ئەو پەڕی دادپەروەری نەک بە عەدل، بە قیس کارت لەگەڵ دەکەم عەبدەکەم. خۆل لە دنیادا کافر بووی، بەڵام لا وهم لا یوزلمون، دڵنیا بەستەمت لێ ناکرێ. بە ئیماندارەکە ژوا دەڵێ، بە ئیماندارەکەش دەڵێ دڵنیا بە تۆش ستەمت لێ ناکرێ. جا سەیری دیقەت بدەن دادوەرە بەڕێزەکان، خۆزگە ئەم وتارە هەموو حاکمێک بیبیستایە. خوا دەفەرمێ ئەلکیتاب، دۆسیەی ژیانی ئەم کەسم بۆ بێنن. خوا دەفەرمێ ئەم ئیماندارە دۆسیەکەی بێنن، لاپەڕەی ئەعمالەکانی خۆی دەنگ و ڕەنگ هەمووی لای پەروەردگار تۆمارە، لە باڵغ بوونمانەوە تا مردنمان بەڕێزان. دۆسیەی ژیانی لە باڵغ بوونەوە حاکم تۆش تەماشاکە تا ڕووداوەکە. ئەزانی حاکمی بەڕێز دادوەری بەڕێز ئەم بۆ تۆ زۆر گرنگە. ئەمە کاری خوایە لە قیامەتە، وەڵام دەبێت تۆ دەرسی لە دنیادا لێوەرگری. ئەلکیتاب دەفتەرەکەی بێنە. کاکە کەسێک تەواوی عمری شکاتێکی لێ نەکراوە، بە عمری خۆی ماڵی کەسی نەخواردووە، تەقەی لە کەس نەکردووە، لە یەک ڕووداوە لە تووڕەبوونێکا توو شکارە ساتێک بووە، دەفتەرەکەی بێنە سەیری کردەوەی ئەعمالیکە. کەسێکی شێ لە عمری خۆیدا چاکەی نەکردووە، هەموو ڕۆژێکی شەڕە، دەفتەرەکەی تەماشا کە 50 جار ئەمر قەبزی هەیە لە شورتە و لە حاکم و لە ئاسایش. بەڵام ئەم کەسی تریان کە دێتە دیوانی مەحکەمە، ئەمە یەکەم جارێتی تووشی هەڵەیەک بوو بێ، فیشەکێکی تەقاند بێ، ستەمی لێکرا بێ، دڵی گەرم بوو بێ، تووڕەبوونێکی زۆری بەسەرات بێ. ئەم دوانە نابێ حاکم وەکو یەکیان سیرکە، ئەم دوانە نابێ حاکم وەکو سەیریان کرد، نابێ بڵێ بە عەدل تۆ هەموو ڕۆژە لە مەحکەمە و پۆلیس و مەخفەر بووی، تۆش بە عمری خۆت دادگان نەبینی، ئەمە یەکەم جارە، هەردووکتان وەکو یەک. ئەوە بیلقیستە، حاکم لێرەدا نابێت بە حەق بڕیار بدا، بە قیس بڕیار بدا، بە دادپەروەری، ئەبێ بە حەق بڕیار بدا، بڵێ وەڵڵاهی ئەم پیاوە مجرم نییە، ئەمە لە ژیانیدا یەکەم جارە تووشی هەڵە بێ، ئەبێت دادوەر زۆر لەگەڵی نەرم بێ،
ئەو پەڕی مادە قانونیەکانی بۆ ئاسانکە بۆی لەم کێشەیە ڕزگاری کات، چونکە ئەم پیاوێکی خراپ نەبوو، ئەم ئینسانە تووشی خراپە تووشیان کرد، یەخەیان پێگرت، ناچاریان کرد، بەڵام ئەوەی تریان هەموو مەلەفەکەی کتابەکەی سیرکە، خوا سەیری کتابەکەت دەکا، حاکم تۆش سەیری کتابکە. ئەم دادوەری قیامەتە فێری دادوەری دنیامان دەکات، دۆسیەی هەموو کەسێک وەکو یەک نابێ سیر بکرێ، خوا فەرمووی بە حەق نەک بە عەدل. وەجیئە بالنەبیین، ئەبێ خوا دەفەرمێ پێغەمبەران ئەم پەیامەتان گەیاند، خوا هەتا لە پێغەمبەران نەپرسێتەوە محاکەمەی تۆ ناکات لە قیامەتە، تۆش دەبێ حاکمی بەڕێز جوان ئاگادار بە و گوێم بۆ بگرە برا شیرنەکەم، خوشکە بەڕێزەکەم ئەگە حاکم و دادوەری لەسەر مێزەکە دەستیەوە بەردەمی خواوە من پێم وتی ئەبێ بەڵگەت هەبێ کە ئەم کەسە هۆشیاری یاسایی پێگەیشتووە، زانیوێتی ئەمە تاوانە، هۆشیاری یاسایی هەیە. ئێستا لە شەرع دەڵێ کابرایەک لە بیعبانێکا دەژیان نەیدەزانی ئەمە هەر گوناهە، حاکم هیچی لەسەر نانووسێ، خواش لە قیامەتا وایە. ئەم کەسە دێنێ دەڵێ پێغەمبەرەکە پێی وتی شوێن کەوتوی پێغەمبەران مەلا ئامۆژگاری کردی وتارەکەت پێگەیشت، بڵێ بەخوا خوای پەروەردگار لە هەموو دنیادا نەمزانیوە دین چییە، خوا دەفەرمی چی لەسەر منووسن، چونکە پێی نەگەیوە دینی خوا وما كنا معذبین حتى نبعث رسولا. هەر کەسێک لە قیامەتە پەیامی پەروەردگاری پێ نەگەیشت پێ گوناهبار نییە. تۆش لەم دنیادا سیر کە کاکە هۆشیاری یاساییت پێگەیشتووە، هۆشیار کراویەوە، وەشوهەدا نەوەک تۆمەت بێ، جا هەر کەسێ بچشکات لە یەکێ بکا بڵێ فڵان کەس وای گوت حاکم بڵێ وەڵا قوربان ڕاست دەکەی، ئەمڕۆ ڤیدیۆ دەستکاری دەکرێ، ئەمڕۆ کامیرا دەستکاری دەکرێ، ئەبێ وەشوهەدا بەڵگەی بنبڕ شاهیدی حەق هەبێ کە ئەم دۆسیەیە ڕاستە و بوختانی بۆ نەکراوە، ئەمجا وەقوضیە بەینەهم بالحەق نەک بالعەدل، چونکە ئەمانە ئیماندارن وهم لا یظلمون. دڵنیای بکە بڵێ چاکەکانت بە فێڕۆ نەچوون، دەفتەرەکەتمان هەموو سیر کردووە، تۆ لە ژیان تا خلافێکی یاسایی و شەرعی نەبوەستەمن لە کەس نەکردووە، حاکم لەم کەسە ئەبێ زۆر بە حەق بجوڵێتەوە، نابێ بە عەدل بجوڵێتەوە. بابەتێکی وردە، ومێدەوارم دادوەرە بە ڕێزەکان زیاتر لە قورئانەکە نزیک ببنەوە کە باسی محکەمەی قیامەت دەکا، باسی محکەمەی دنیاشمان بۆ دەکا. والله حاکمەکان ئاوا حکم کەن لەسەر مێزی دادوەری، ستەم لە هیچ کەسێک ناکرێ و هیچ کەسیش لە بەدەمی یاسا ڕاناکە، چونکە دەبوو لەسەر محکەمە بنووسێ وەهم لا یظلمون، دڵنیا بە ئاگادار بە مەترسە لەبەر دەمی دادوەرە بە حەق ئیشل لەگەڵا دەکرێ و هەروەها هیچ ستەمێکت لێ ناکرێ. یا ربی خوایە تا دەژین بە سەرفرازی بژین، خوایە لە بەڵاو موسیبەت بە دوورمانکەی، یا ربی خوایە دیوانی دادوەر نەبینین، یا ربی خوا دادوەر نەبینین و بۆ هیچ کێشەیەک توش نەبین کە شایەنی ئەوە بێ بچینە بەردەمی پۆلیس و ئاسایش و دادوەر، خوایە سەلامەتمانکەی. یا ربی خوا ئەو کەسانش کە گیر خواردوون ئێستا لە ناو سجنەکاندان بە هەر قەزیەیەک بێ لیان قەوماوە، یا ربی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە، ئازادیان کەی بێ بە هاواری لێ قەوماوێکەوە کە لە کارەساتێکا لە بوختانێکا تێوەگلاوە، یا ربی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە. پەروەردگارە هیدایەتی حاکمەکانمان بدەی، بەم قورئانە پیرۆزە بە ئاگا بێنەوە، غەیری ئەم قورئانە هیچ یاسا و نیزام و بەرنامەیەک نییە دادپەروەری لەسەر زەویدا بچەسپێنێ. خوای گەورە هیدایەتی ئێمەش و ئەوانیش بدا. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.